لەم سیمپۆزیەمەدا وەک دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کاریگەریەکانی کەرتی تەندروستی لە خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا خرایە ڕوو. پسپۆڕانی بەشداربووی سیمپۆزیەمەکە ڕایانگەیاند زانکۆ دەبێت بەشێک بێت لە پێداویستیەکانی کۆمەڵگە و پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەبێت، هاوکات کادری پیشەیی بۆ کەرتی تەندروستی بەرهەم بهێنێت. ئەمڕۆ کە باسی خزمەتی تەندروستیەکەین، خزمەتگوزاری تەندروستیەکەین، ئەزانی وڵاتەکەمان پێویستی بەوە هەیە خزمەتێکی تەندروستی باشتری هەبێ و پێویستی بەوەیە ئاستی خزمەتی تەندروستی بەرز بکرێتەوە. کاری باش کراوە و لەگەڵ قەیرانە دارایەکانە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکرێت. ئێمە چۆن هەوڵەدەین کە تاقیگەکانمان یا با بڵێن تەکنیکی پیشەی کادری پیشەی دروست بکەینەوە تەکنیکی پیشەی بەرەو پێشبەرین لە هەرێمەکەماندا لە ڕێگەی دروستکردنی کۆمەڵێک تاقیگە کە بەڕاستی ئێمە هەوڵمان داوە بە پشتیوانی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی زانکۆ و هەموو ئەو برادرانەی کە لە ئەنجومەنی زانکۆ بەشدارن چەندین تاقیگە دروست کراوە و لەسەر داهاتی زانکۆ ئەو تاقیگانە بۆ ئەوەیە کە ئێمە کادری پیشەی دروست بکەین بۆ هەرێمەکەمان بۆ ڕۆژی تەندروستی. دواتریش جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی پێشکەوتنەکانی کەرتی تەندروستی بۆ ئامادەبوان خستە ڕوو ڕایگەیاند. سلێمانی پێشەنگی سەرجەم شارەکانی عێراقە لە ڕووی تەندروستیەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواژ لە ئاوتەیەکدا ئاماژەی بۆ کرد نەخۆشخانەکان لە سەرەتای دامەزراندنیەوە 52,000 نەخۆشی چارەسەر کردووە و 24,000یان نەخۆشی شێرپەنجەیان هەبووە و تێچووی هەر نەخۆشێکیش زیاتر لە 100,000 دۆلار بووە. لە ماوەی 8 ساڵدا WHO کارێکی کردووە بۆ ڕەخساندنیەوەی کە بزانن لەناو ئەو وڵاتانەی کە پێویستیان بەوەیە زانیاری لەسەر تەندروستیان بزانن لەگەڵ ئەو هەموو قەیرانێکی ئێمەتیان WHO کارێکی کردووە 4 ساڵ دوارێک دەیکا توانیوێتی بە ئێمە بسلمێنێ کە سلێمانی لە پێشەنگی هەموو شارەکانی عێراقدایە. تا ئێستا لە نەخۆشخانەی هیوا توانیمانە چارەسەری 52,000 نەخۆش بکەین. لەو 52,000 24,000 نەخۆشیان توشبووی شێرپەنجە بوون. ئەگەر سێری ئەو ڕقەمە بکەین کە ئەڵێن 24,000 نەخۆش واتە لانی کەم ئەگەر بە شێوەیەکی گشتی وەرەگرین بۆ هەر نەخۆشێک ئێمە لە نەخۆشخانەی هیوا زیاتر لە 100,000 دۆلارمان سەرف کردووە بۆ چاکبوونەوەی بۆ چارەسەرانەی پێویستی بووە کە ئەم ژمارانە حسابکەی بەڕاستی ژمارەیەک دەرەچێکە لەوانەیە لە بیرکردنەوەی کەسمان نەبێت کە بە 100 ملیۆن دۆلار لە چەند ساڵی ڕابردوو لە بواری شێرپەنجە بۆ توشبانی شێرپەنجە سەرف کراوە. ئامانجی سیمپۆزیۆمەکە پێشخستنی ئاستی کادری پیشەیە لە ڕێگەی ڕێخستنی خولی پێگەیاندن و دروستکردنی چەندین تاقیگەوە هاوکات پسپۆڕانی بەشداربوو ئاماژەیان بۆش کرد کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ زیاتر پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە دەبینێت و لە پێگەیاندنی پزیشکی پسپۆڕ و کادری تەندروستیشدا گەیشتوتە ئاستێکی باڵا و بەوەش هاوڵاتیان سوودمەندی سەرەکین. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.